بناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بەڕێزان ئەمڕۆ جارێکی دیکە دانیشتنی دادگای فیدرالی لەسەر سکاڵاکانی سەر یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بەڕێوەچوو کە پێنج سکاڵە هەیە لەسەر یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان کە تایبەتن بە فرەبازنەیی کورسی کۆتاکان و پرسی تۆماری دەنگدەرانیش دادگا ئەمڕۆ بۆ چوونی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراقی وەرگرتووە. کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق کۆمەڵێک پێشنیازی کردووە کە هەرێم بکرێتە سێ بازنەی هەڵبژاردن وە کورسی کۆتاکانیش دابەش بکرێت بەسەر هەولێر و سلێمانی و دهۆک. هەروە دانیشتەکەش دواخراوە بۆ 27 مانگە و بڕیاری لەسەر بدرێت. قسە لەسەر ناوڕۆکی دانیشتنەکە لێکەوتەکانی پێشنیازەکانی کۆمیسیۆن ئایا دواخستنی ئەم دانیشتنایی دادگاش نابێتە هۆی ئەوەی کە هەڵبژاردن دوا بکرێت و ئەم پێشنازانەی کۆمیسیۆن کاریگەریشی دەبێت لەسەر نەخشەی داهاتووی پەرلەمانی کوردستان لەگەڵ هەرێک لە ئابڕێزان دکتۆر سعید کاکەی ئەندامی پێشووی ئەنجومەنی کۆمیسیارانی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق هەروە کاک دارەدارە یاساناس و شارەزای بۆری هەڵبژاردن قسە لەسەر ئەم پرسانە دەکەین سوپاسی ئامادەبوونتان دەکەین. دکتۆر بەخێربێن سوپاسی ئامادەبوون دەکەین. ئەو کارێکە ئەمڕۆ دادگای فیدراڵی بڕیاری لەسەر سکاڵەکەی یەکێتی کە لە مانگی پێنجی ساڵی بڵێن مانگی پێنج و مانگی پێنجەم ساڵ حەوت مانگ پێشێستا هۆکارەکەی کە بڕیاری نەدا لە کاتێک حەوت مانگ پێشێستا ئەمڕۆژ بۆ 27 مانگ دواخراوەتەوە. بڵێ ئەمڕۆ ڕۆژی بڕیاردان نەبوو بەڵکو ڕۆژی بیستنی ڕاو بۆچوونی کۆمیسیۆن ئەلبەتە بە پێی داوای محکمەی وەیاخود با بڵێن دادگای باڵای فیدراڵی کە لە کۆمیسیۆن داوای کردبوو ڕاو بۆچوونی خۆی لەسەر چۆنیەتی ئیدارەدانی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بخاتە ڕوو بۆیە ینی پێویست بوو کە سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق سەرۆکی ئەنجومەنی کۆمسیاران هەڵبژاردننی عێراق لێ وایە بەڵام دیارەکە ینی شاندی کۆمیسیۆن لێوێ بوون و ڕوونکردنەوەی تەواویان بۆ پێشنیارەکانی خۆیان دا بە دادگا. بەڵێ وا بڕیارەکەی ینی 27 مانگ بڕیارەکە دەدرێت؟ بەڵێ 27 مانگە کۆتا بڕیار لەسەر ئەو تانانە درێت کە لەلایەن بەڕێز زیاد جەبار وەکو سەرۆکی فراکسیۆنی یەکێتی لە خولی پێنجی پەرلەمانی کوردستانەوە بەرزی کردبووە هەروەها بەڕێز کاک ئامانج نەجیب کە سەرۆکی فراکسیۆنی ڕافدەین بوو لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی. بەڵێ باشە بەس سەبارەت بە پێشنیازەکەی ئەمڕۆی کۆمیسیۆن ئەمڕۆ کۆمیسیۆن لەوێ ڕاوێژی پێکراوە لەلایەن دادگای فیدراڵیەوە چ پێشنیازێک کراوە بۆ هەڵبژاردننی داهاتووی پەرلەمانی کوردستان؟ بەڵ پێشنیازەکە بریتە لە چەند خاڵی سەرەکی کە لە پێشنیازەکە تا هاتووە ئەوەیە کە ینی باسی ئەو مادانەی نەکردووە کە دانەی لێدراوە کە مادەی 1 و 9 15 و 22 36 لە یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان باسی ئەوانە نەکراوە بەڵام ینی پێشنیاری ئەوەی کردووە یەکەم بە دەرەجەیەک کارتی بایۆمەتری بەکار بێنرێ وەکو حەسری بە پێی یاسای هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق و ئەنجومەنەکانی پارێزگاکانی ڕێک نەخراو لە ناو هەرێمدا چونکی لەوێدا بە حەسر بە تایبەتی دەستیشان کراوە کە کارتی بایۆمەتری بەکاردەهێنرێت. ئەمەش لە خۆیدا وەڵامدانەوەیە بۆ ئەو تانەیەی کە دراوە کە تایبەتمەندە بە مادەی وابزانم 20 بە مادەی 15 لیستی دەنگدەران. پازی یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان. بەڵێ یعنی ئێستا تۆماری کارتی بایۆمەتری بەکاردێت کۆمیسیۆنی بایۆمەتری بەکاردێت و تۆماری دەنگدەرانی ئەلکترۆنی عێراق بەکاردێت. بەڵێ چونکی کارتی بایۆمەتری تۆماری بایۆمەتری لای عێراقە هەرێم تۆماری بایۆمەتری کارتە بایۆمەتریەکەش بەکاردێت کارتی بایۆمەتریەکەش تەنها کارتی بایۆمەتری بەکاردێت کارتی بە کورت مەودا بەکار نایە ئەوەی کەوێنەکەی لەسەر نییە. بەڵێ
ئەوەی کە وێنەی لەسەر درێژمەودایەوە ئەوەی کە وێنە و هەردە پەنجەمۆری دەنگدەری لەسرە ئەوە کارتی بایۆمەتریە ئەوەیشی کە وێنەی لەسەر نییە و پەنجەمۆری دەنگدەری لەسەر نییە ئەوە کارتی کورتمەودایە وایخت کورتخانە کە کۆمسیۆن جارێکی تر کاری پێ ناکات. سەبارەت بە بازنەکان پێشناز کراوە کوردستان سێ بازنەبێ پێشنازی کۆمیسیۆنی عێراق بەڵێ سێ بازنە چونکی جارێ پارێزگای هەڵەبجە وەکو لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق یاساکەی پەسەند نەکراوە و یاخود یەکلا نەکراوەتەوە بۆیە کۆمیسیۆنی ئەتیماد دەکاتە سەر ئەو سێ پارێزگایەی کە شەرعیەتی هەیە و یەکلا کراوەتەوە وەکو پارێزگا دەستنیشان کراوە و لەسەر ئەوە ینی با بڵێن لە کۆی کورسیەکانی هین ئەنجومەنەکانی پارێزگاکانی عێراق کە 320 کورسی لە کۆی ئەوانە 44 کورسی دەستنیشان کراوە بۆ هەر سێ پارێزگاکە لەو 44 کورسی هەژدەی بەر سلێمانی دەکەوێت 15 بەر هەولێر دەکەوێت و 11 بەر دۆهۆکەکەوێت اینجا هاتوون ڕێژەیان بۆ ئەمانە دروست کردووە ڕێژەی سلێمانی لە 140ەکە ڕێژەی هەولێر لە 34 ڕێژەی دووەکیش لە 125 لەبەرەوەی لە مادەیەکی یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دەستنیشان کراوە کە پەرلەمانی کوردستان بریتە لە 111 کورسی سەدەکە وەرگیراوە کە ئەمە استحقاقی دەنگدەرانە بۆیە ئەو ڕێژەیە بەکارهێنراوە واتە سلێمانی 41 کورسی بەرەکەوێت هەولێر 34 بەرەکەوێت و دووەکیش 25 بەرەکەوێت اینجا ئیزافە بەرەوە مامەڵە لەگەل کورسی کۆتاکە باشە دوای دێمەوە خزمەت لەسەر کاکدانا جنابیشت بەخێربی سەرنجی بەڕێست چێ لەسەر ئەو سکاڵایەنە و پێشنازەکانی کۆمیسیۆنش پێ دوایە کۆتایەکی چۆن دەبێ لەو سکاڵانەی کە تۆمار کراون لەسەر ئەوەی کارێن بکرێتە چەند بازنەیەک مەسلەی تۆماری دەنگدەران کورسی کۆتاکان بڕیاری کۆتایی کە بۆ 27 مانگ باز دەکرێت بڕێرەکە بدرێت بەناوی خۆی گەورە و میهرەبان ڕێزم بۆ جەنابتان و مامۆستا و هەمووانی ئێمە بیرن لە سەرەتا دووپاتی دوعای خێر مەکەم بۆ مسلمانانی فەلەستین بە تایبەت غەزەکە نزیکەی 50 ڕۆژە خوێنیان لێ چۆڕێ و بە بەرچاوی هەموو مرۆڤایەتی بە تایبەت بڕیار بەدەستەکانەوە خوێنە ڕواو ئەم بڕیارە لە سێ دارەدانە گشتیە دەرچوو بۆ ئەم شارە بەداخەو هەمومان بریندارەکە سەبارەت بە ئەم پرسانەی ینی نوێ نییە کە یاسایەکی پڕ لە ئیشکال واتە یاسایەک بۆ دامەزراوە کە هەندێک بڕانوە بۆ بوام یاسایە سێ یاسا وایە لە یەک کاتە واتە یاسایەک وایە بۆ هەڵبژاردنێکی سەربەخۆ کە هەندێک ڕەو هەندانەی پێڕوو کردایە کە لە ناو لایحەکانی داعواکە زیاد لە 5 داعوایە ئەوانەی کە من چەندانێکیانم بینی و لە ناو لایحەکانە بەس ئەوەی زۆر گرنگە هەندێکیان لەسەر 5 مادە سکاڵا هەیە بەڵێ هەندێکیان پێویستیان بە شتێکەیە پێدەوتێت تەدەخولی تەشریعی بۆ نمونە قسە و باسێکەیە کە ئێستا نیگەرانێکی دروست کردو بە تایبەت بۆ فراکسیۆنە بچووکەکان یان قەو قەوارانەی بچووکن کە ئەگەری هەیە گەڕانەوەی دوای بڕیارەکەی دادگای ئیتیحادی بگەڕێنەوە بۆ هەموارەکانی سێم یان خود بڵێن بۆ ئەو بەروارانی پێشەوە بەربەستەکەش بگەڕێتەوە ئەو مەترسیە بەربەستی لە 107 بەڵێ ئەگەر ئەو مەترسیە بگەڕێتەوە وانە چونکە دانانەوەی بەربەست پێویستی بە تەدەخولێکی تەشریعی هەیە واتە پێویستی بە دامەزراوی یاسادانان هەیە هەموارەکە بکان نەک بە بڕێریی ئەگەر ئێمە ئەوەی پێدەوتێت نظامی ئەساسی یان پەیڕەوی ناوخۆی خودی دامەزراوی محکەمەی اتحادی ئەموارێکی 2022 بزانام تیا هاتۆ مادەی 34 کە ئاماژە بۆ کە ئەگەر دەقێک لە ناو داعوایەکی بەردەستی دادگاکە ئاماژەی بە پرسێک نەکرد بێت کە ئیشکال ئامێز بێ واتە لە ناو خودی یاسایەکی وەکو یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ژمارەی ساڵی 92 هەموارکراو ئەگەر پرسێکی تەفاڕوق نەکرد بێیان داخوازیەک نەبێت لەسەر هەمواریان گۆڕین دادگا مافی هەیە پەنای بۆ بەرێ دەستکاری بکە ئەوە مافیاوە بە دادگاکە خۆی دەستکاری بکاوەیەکی کە لەو گرفتانی کاگەری هەیە دەتوانێت دەستکاری یاسا بکە؟ نا عرضەکەم خۆ و یاسا و داواکە لەسەر یاساکەیە خۆ هەر لەسەر چیایی خۆ نییە چێ بازنەکان دابەشەکە بچووکیانەکاتەوە گەورانەکە بۆ نموناڵێم ئەو بڕگانەی کە هەستیارن وەکو دانانەوەی بەرپەست ینی بەرپرسێکی وا گرنگ
کە هەندێک قوارەتیا زیانمەند دەبن مەترسی وا دروستەکە پێویستی بەوەی کە دامەزراوەکی تەشریعی تەدەخولی تیا بکە ئەوەی کە گرنگە یعنی پێ دوایە دادگای فیدراڵی ناگەرێتەوە بۆ ئەوەی کە بچێتەوە سەر کۆپی ئەسڵەکەینەوە تو دوو بڵێ دەبێت بەربەستی لە سەدا حەوت بۆ چوونی حیزبەکان بۆ پەرلەمانی کوردستان هەبێ ناچێتەوە سەرەوە باوەڕم وایە ئەوە ناچێنی لەوە ناچێنی زۆر وا دیار نییە بەس ئەگەری زۆر هەیە وەکو کە بیسراویشە لێرە و لەوێ تا قسەیەک بڵێن نەوتراوە باشترە لێرەوە ناکە قسەی مثلەن ڕابردوو بڵینەوە کاویژەوەی کە زۆر بەدڵنیاییەوە دادگاکە پەنابا بۆ هەموارەکە وەدابەشی بازنەکانی ژەکاکە ئەوتراوە بە تایبەتەوە ئەو ئەمڕۆ ئەو ڕای کۆمیسیۆن بۆ خۆی وەکو نەخشە ڕێگایەکی پێشینەی وا بوو کە خودی دادگاکە توانێت استیفادەی لێ بکەوە ینی پەنای بۆ بەرێ ئێستا دادگای فیدراڵی ئەو دەسەڵاتی هەیە کە پەرلەمانی کوردستانمان نەماوە پێشتر کوردستان یەک بازنەی هەڵبژاردنەوە بیکات بە سێ بازنە ئەو دەسەڵاتی هەیە هەر بەدڵناییەوە هەیەی چونکە هەر بۆ خودی ئەوە یاسایەکمان هەیە یاساکەی ژمارە 2018 هەڵبژاردنەکانی عێراق هەموار کرا لە 23 یاسایەکی ئیشکالامێز بوو هەر خۆی بۆ خۆی ینی ئەو خۆی فرەبازنەی پەیڕەو کردووە تا هەندی یاساکە لە هەمووانەوە بۆ عێراقە بەس کوردستان یاسای تایبەت بە خۆی هەیە دەکرێت و پشتێ بەسرێ هەر ڕەوتی جۆرێک لە یاساکانی هەڵبژاردن بەرەو بجووکردنەوەی بازنەکانە چێت نەک بەرەو گەورەکردن ئەمە لە دنیا وای لێ هاتووە ئێستا خەریکە بازنەکان تۆ تەماشا بکە وڵاتێکی وەکو ئیسرائیل تا ئێستا لە ناوچەکە پەیڕەوی یەک بازنەی یەکە ئەگینا فرە بازنەی زۆرەوە ئەگەر چی بەندە وەکو یاساییەک وەکو کەسێک کە ئەتوانم قسە بکەم لە ناو پرسێکی هەڵبژاردنە ڕام وایە بۆ قوارە بچووکەکان بۆ وانی کە دۆخی هەڵبژاردن و ئەوەی پێڵێن سایکۆلۆژیای دەنگدەری ئێمە زۆر وێرانە بچووکردنەوەی بازنەکان زۆر مەترسیدارە یعنی زیاتر لە بەرژەوەندیە و دووهێز دەسەڵاتدارایە توانن بۆ خۆیان چۆنیان بوێ دوای دەستکاری هەڵبژاردنەکان یان بکەنیا لە بەرژەوەندی خۆیان بیشکێنەوە باوەڕم وایە کە ئەو هەموارە بۆ خۆی لە چەند لایەنێکە و گرنگی باشی تایە بە تایبەتەوەی پرسێک مەترسیە و گوێم لێ بووە و کورسی کۆتاکان بە تایبەت کۆتاییەوەی بەس بەلەوچین سەر کۆتاکە ینی ئێستا بە پشتبەستن بە یاسای هەڵبژاردننی ئەنجومەی نوێنرانی عێراق پەرلەمانی عێراق دادگای فیدراڵی دەسەڵاتی بڕیار دەبڵێ کوردستان بکرێتە سێ بازنە ئەنیار پارێزگای و بازنێک هیچ ئیشکالێکی یاسایی دڵنەوەیشی پەرلەمان دەستکاری هەمواری یاسا بکە خۆ پەرلەمانیشمان نەماوە پەرلەمانی کوردستان نەخێر مادەینەوە دوو لە دەستوری هەمیشەوی عێراق محکەمەی اتحادیە توانێت زۆر دەستکاری تەدەخولی ئەوەش قوانینیش بکەوە لەگەڵ پرەنسیپە دەستوریەکان بیان گونجێنە و چاکی بکاتەوە خۆ مافیە دەستکاری بکات تەنانەت تۆ تەماشا بکە هەمواری 2023 یاسای هەڵبژاردننی مەجلیسی نوابی عێراقی ئەوەی بەیەکەوە زۆر سەیران باسمان کردەوە ئەنجومەنی پارێزگاکان و مەجلیسی نوابیش بەیەکەوە پەرلەمان لەبەر سەدر و قایمەی ئەوان وا کردیان یعنی فێڵێکی تایە لەسەر و ناونیشانی کێ لە ناوە لە خوارەوە مادەکانی شتی جۆرا جۆرە کۆتاکانی بۆ زانیاری ئەو بڵێم کۆتاکانی بە بازنەی جیاواز باز کردبوو هان تەماشا بکە کۆتایی مەسیحی دابەش کردبوو بۆ کوردستان لەگەڵ بەغدا بەڵام محکەمەی اتحادی بۆ وانی کرد بە یەک بازنە ئێستا سەرجەم کۆتاکان کەنۆن لە هەموو عێراق بۆ خوان یەک بازن بەڵێ ینی کۆتا ئێستا لە پەرلەمانی عێراق یەک بازنێ بەڵێ بۆ خوان یەک بازن بەڵێ ئەو محکەمەی اتحادی لە بڕیارێکی خۆیان ئەو هەموارە یاسایی کە لە مەجلیسی نواب کرابوو هەڵی وەشاندەوە کە مافی یا بە مەسیحیەکان بەزەو کاتە ئەوە نەکرا بڵێن کوردستان ئەی کوردستان نەکرا بە یەک بازنە بۆ کۆتا و عێراقیش یەک بازنە نەخێت چونکەوە عێراق وەکووە مامەڵەی پارێزگاکە لەگەڵ هەرێما لە یاساکان نەک مامەڵەی ئەقلیم بۆ زانیاری تۆ تەماشا بکەزان و سازانێ کەوانش بە بازنەکانیش کە دابەش بوون هەرێمی کوردستانیش پارێزگاکانیشی بچوک بوونەتەوە لە بازنەی پارێزگاوە بۆ بچووکتر ئەوە بینیمە چەند باز بە کورتیەوەش سپاس دەکەم بۆ کورسی کۆتاش ئەگەر دابەشی کە ئێستا پێشنازی کۆمیسیۆنە 4 کورسی بۆ سلێمانی 4 کورسی بۆ هەولێر 3 کورسی بۆ دۆ کورسی کۆتاکە 11 کورسێکی پەرلەمانی کوردستان دەتوانێت ئەوش دابەشکە بە دڵنیاییەوە خۆ هەر لە بنچینە کێشەی گەورە لە کۆتاکان هەیە چۆنەڵێن کۆتایی جگە لە کۆتای جێندەری و ڕەگەزیەکان بەگشتی کۆتایی پێکاتەکان کێشەیەکن بە درێژایی مێژووی هەڵبژاردنەکان لەم ناوچەیە بەتایبەت هەرێمیژێنی هەیە و بەکار هاتوون و خراپە و باشە و وێنی زۆر پرسێکە ڕێک نەخراوە ئەوەی کە مەترسیدارە کۆتاکان کە دابەشیشە بنەوە تەنانەت کورسی هەمیشەیەکانی ئەوانش کە دابەشە بن هەر یەکە لەوانە لە هەرێمی کوردستان لە ساڵی 92
کە بازنەکانیشیان بە شێوەیەکی نهێنی وتر و کە چوار بازنەیە بۆی کەرکووکیش بڵێن حساب کوردستانە و کاتەکە لە بندسی حکوومەتی عێراق بوو مەترسیەکەوەیە بۆ زانێری جەنابەت کە بیڵێن ئەوەی پێوترێ قاسم انتخابی نابێ هەموو هەرێمی کوردستانی قاسم انتخابی بێ ئەگەر فرە بازنەی بێ خۆ تۆ هەر بازنێ دەنگدەری خۆی جیاوازە و ڕێژەی بەشداری جیاوازە و ڕێژەی دەنگهێنانی جیاوازە هەرێمی کوردستان پەیڕەوی یەک قاسمی انتخابی کردواتە نرخی کورسی لە هەموو کوردستان یەک نرخ بوو ئەو بۆ ئەوانیش بەداخەوات ئەگەرەوە ڕێک نەکرێتەوە لەگەڵ ئەوەی کە پێ دەوترێت سەرژمێری گشتی بە تایبەت لەم ناوچەیە هەتا سەرژمێریکی باش و دقیق نەکرێت ئێمە نازانی ژمارەوان چەند و چۆن و جۆم لێکێکیان بۆ ئێوارە باسی هەندێک ناوچەیە کرد ناوچەیەکی تری کوردستانی ئەوە ناکرد بەداخەوە ئەو ڕاز نییە دوای دێمە خزمەت کاکتۆر سەوارت لە پێشنیازەی کۆمیسیۆن ئێستا کورسیەکان دابش کراوە عدالت دابشکرا مەوسم کورسێکی گشتەکان دوای لەسەر پێکات کۆتاکانش قسە دەکەین 41 کورسی گشتی بۆ سلێمانی 34 بۆ هەولێر و 25 بۆ دۆک عدالەتی پشتی بە چی بەستووە ئەمە ڕێژەکەیە پشتی بە یاسای ژمارە 12 ساڵی 2010 بەستووە ئەوەی عێراق بڵێ ینی بە پێی ژمارەی دانیشتوان ئێستا بە پێی ژمارەی کۆمیسیۆنی عێراق کە بۆ هەرسا کردووە کە سلێمانی 41 کورسی سلێمانی و هەڵەبجە ئیدارە ڕاپەڕین گرنگیان بەیەکەوە کورسی 18 کورسی بۆ کوردستان مەبەستم بەڵێ 18 کورسی لە یاساکە بەڵام ئەم ڕێژەی بۆ دەرکردووە بەڵێ یعنی ئێستا کەواتە بۆ کوردستان 18 کورسی بۆ سلێمانیە 15 کورسی بۆ هەولێرە 11 کورسی بۆ دووەکە ئەوە بۆ عێراق ئەوە بۆ عێراق پەرلەمانی عێراق هاتووە ئەمە ڕێژەی بۆ دەرکردووە ئەم 18 کورسیە لە ڕێژەی بە پێی مادەی یەک کە دەڵێ پەرلەمانی کوردستان بریتە لە 100 کورسی زایدەن یانزەی مین کۆتاکە 100 کورسیەکە حساب کردووە لە 118 لە 118 ئەکاتە لە 141 هین لە 141 کورسەکانی 100 کورسێکە وایە کەواتە ئێستا 41 کورسی پەرلەمانی کوردستان بۆ سلێمانی لە 100 کورسێکە بەم شێوەیە بێ و 34 بۆ هەولێرە بێ و 25 بۆ دۆکەمی لێرە ئەوەی کە هەیە پشتی بە ژماری دانیشتوانیش بەستووەم دابشکاری بێگومان ئەمە ڕێژە جارە پشت لە ئەساسە بۆ 18 کورسی و 15 کورسی و 11 کورسەکە بەڵێ پشتی بە ژمارەی دانیشتوان بەستووە بەڵام لەبەرەوەی یاساکە فەرزی کردووە کە دەبێت لایەنی کە 100 کورسی بێت زایدەن ئەوەی وەکوتمان هی کۆتاکان کە یانزەیە هاتووە ڕێژەکەی دەرکردووە لەم ڕێژەیە لە 41 کورسی بەر سلێمانیەکەوێت وەکوتم 34 بەر هەولێرەکەوێت و 25 بەر دووەک ئەوە لە 100 کورسێکە ئەی 11 کورسێکە ئەوش لەسەر چ بنەمایە دابشکرا 11 کورسێکەی تر تەمانەمە وەکو چۆن لایەنی تورکمانی نیگەرانی خۆیان پیشاندا لەوەی کە ئەگەر بێت و لیستەکە بەکاربیێنێت یعنی بگەڕێنەوە سەر یاسای هەڵبژاردننی ئەنجومەنی نیشتیمانی ساڵی 92 ئەنجومەنی نیشتیمانی کوردستان و ئەو تانانەی کە لە هەموارەکان دراوە دادگای فیدراڵی هەموارەکان بە نادەستوری لە قەڵەمدات ئەگەڕێتەوە سەر یاسای نامێنی جان کۆتای تورکمانمان نامێنێ و کۆتای تورکمانمان نامێنێەوە سەر یاسا سڵێکە بەڵێ کۆتای تورکمانمان نامێنێ چونکی تورکمان دەبێت بە پێی مادەی 22 دەبێت لیست تەقدیم کات مادەی 36 عفو دەبێت وەکو حزبەکانی تر لیست تەقدیم کات چونکی لە عێراقا تورکمان کۆتای نییە تورکمان سێم نەتەوەی لە عێراق و لە هەرێما دووەم نەتەوە ئێستاوی کە کۆمیسیۆن پێشنهاد ئێستا بۆ ڕازیکردنی لایەنی تورکمان کورسەکانی تورکمان دابش بۆ بە 2 کورسی بۆ پارێزگای سلێمانی دوام بۆ هەولێر و یەکێ بۆ دۆک هەی بۆ پێکاتی مەسیحیش بە هەمان شێوە دوام بۆ سلێمانی دوام بۆ هەولێر و ئەرمەنی کورسێکی ئەرمەنیش بۆ دۆ لەگەڵ تورکمانێکیش لەگەڵ تورکمانێ بەڵێ ئێستا سلێمانی 4 کورسی بەردەکەوێت سلێمانی هەڵەبجە و گەرمیان لە کۆتا سلێمانی دەبێتە 45 کورسی بەڵێ دەبێتە 45 لە کۆی 111 بەڵێ و هەولێر دەبێتە 38 بەڵێ ئەوش دەبێتە 28 و دۆهۆکیش دەبێتە 27 بەڵێ باشە بەس هەولێر دەبێتە 39 دەبێتە 38 کورسیە دۆکیش دەبێتە 28 چونکە 25 کورسیە 3 کورسی کۆتا 28 باشە بەس ئەمە پێدوایانی دادگای فیدراڵی لە 24 مانگ
ئەمە پەسەند بکات بە تەواوەتی ئەمە پەسەند بکات یاخود ئەمە شتێکی ڕاوێژکاریە ئەمەی کە ئەمڕۆ کرا شتێکی ڕاوێژکاری و پەسەند کراوە ڕاوێژکاری پەسەند کراوە چونکی لەلایەن پسپۆرانی کۆمسیۆنەوە ئەم ڕایە دراوە ئەلبەتە دادگای باڵای فدراڵ کاتێک کە دەیەوێت بڕیارێک بدات پێش هەموو شتێک دەگەڕێتەوە بۆ لایەنی پەیوەندیدار کە کۆمسیۆنە اینجا لە هەمان کاتیشە دێتەوە ڕاوپرس لە پسپۆران دەکات پسپۆرانیش بریتین لە ئەندامانی ئەنجومەنی کۆمسیارانی پێشووتر ڕاوپرسیان لەگەڵاکات ئەلبەتە ینی لە هەندێک پرسە ڕاوپرسیان لەگەلا کردوون بەڵام لەم پرسە جارێ ڕاوپرسیان لەگەلا نەکردوون بۆیە ینی ناتوانم ئەوە بڵێم کە لێم دەپرسنیانە بەڵام ڕوون و دیارە و ئاشکرایە کە کۆمسیۆن دادگای باڵای فدراڵی وابەستە دەبێت و یاخود پشتبەست دەبێت لە بڕیارەکەی بەپێ ئەو پێشنیارانەی کە لە پێشنیازانەی کە لە کۆمسیۆنەوە بووە چوونی بەڕێز بێ بۆ هەڵبژانی داهات و کوردستان سێ باز نەدەبێت بەڵسی کۆتاکانیش دابەش دەکرێت لەسەر ئەو سێ پێشبینی پێشبینی خۆتە بەڵێ سوپاس دەکەم دێمە خزمەتکاردانە ئەوەی کە بەڕێز وتی کورسی پەرلەمانی کوردستان 100 کورسی گشتی 11کەش کەس دابەشی دەکرێت بەسەر پارێزگەکان هەر لە بنەوە تا دیارکردنی و 100 کورسیە گشتی و 11کەش چی بۆ کورسیە گشتەکە بێت چ بۆ کۆتاکانی پرستی بەشماری دانیشتوان نەبەستووە هەڕەمە کیەدانانە هەل لە دەقە ئەسڵیەکەی ئەوەی پێوترە درافتە ئەسڵیەکەی یاساکە کەداژە لە ساڵ 1992 ئەو لیژنەی کە داناوە هەر کورسیەکی پەرلەمانی ئەو کاتە پشتیوانی بەستۆ بە ژمارەیەکی دانیشتوان واتە هەر لە عێراقی ژاتۆ تەماشای هەر کورسیەک لە بەرامبەری ژمارەیەک دانیشتوانە 30,000 جێگیر کراوە بۆ ئەو کات یعنی لە کوردستان لە 92 هەر کورسێک 30,000 بۆ دانرا دوایەوە ئەو هەموارە لە ئاچێ و ئەمدا گۆڕانکاری چەند جار هەموارکاتەوە یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان حەوت جار هەموارکراوەتەوە حەوت جار هەموو یانی شوختە و یاسایە بەداخەوە تا ئێستا لەگەڵا بێ یاسایەکی پڕ لە ئیشکال ئامێزە یاسایەکە زیاترڵی براوەکان دایان ناوە بۆی سەرکەون تەناندا و کۆڵ چۆنڵێ هەان قسێکەکرا لە ئیتیخابە دەڵێ گرنگ هەڵبژاردن گرنگەوەی چێ ژمێرێ ژماردننی دەنگەکان وێمە یەک پاکێجی دوور و درێژمان هەیە لە کۆمەڵە یاسا و ڕێنمایی و دامەزراوەکە و پرسیینەکان بۆ منە قانونی حزاب تا ئێستارین کوردستان دەسووری نووسراوی نییە قانونی حزابی هەیە قانونی حزاب دوو جارە هەموار کراوە تەنان تۆ تەماشای یاسایەک هەڵبژاردنەکانی کۆمیسیۆنەکە وەکو دامەزراوەیەک تۆ تەماشا بکە کۆمیسیۆنێکی گەورەی خۆی هەیە بە سوپایەک لە فەرمانبەر و موچەخۆر و میزانیەوە کەچی کۆمیسیۆنێکی عێراقیە میشرافی ئەم عەمەلیەکانی ئامانە هەمووی پرسن یعنی کۆمەڵێ ناونیشانن لەسەر ئەم ئەوە دروستە بێ تا ئێستاشی لەگەڵا بێ بەداخەوە یاساکە لە هەمواری هەموو دو هەموارەکانی شەکاتون ئاماژەی نەکردو بۆی کورسێکی پەرلەمانی لە بەرامبەری چەنددایە بۆ بشێەوە باشترین ئامارەوەی کە ئێستا ژماری دانیشتوانی هەرم بە 6 ملیۆن و شتێکەوە کراوە بۆ شێوە باوەڕم وایە دۆخە دروستەکەیەوەیە کورسێ پەرلەمانیەکان 6 دانەبی هەنی هەر کورسێک 100,000 دەنگدەر بەدڵنایەوە عێراق بەدڵنایەوە گەراوە بێ باشترینە 6 کورسی بێ باشترینەوە دۆخەکە وایەتەوە کە تۆ پشتیوانی بەسی بە ژمارەی زانستیانە ئەگە بتەوێ نوێنەرایەتێکی فعلی باش و کاریگەر پێ گەرچێ بێ و دامەزراوانە و ئەنجومەنە هەڵبژێراوەکان زیاتر زەوجی ینی فەردی بن نەک زەوجی واتە جوود بن تاک بن نەک جوود بن و بەو شێوە بە شەستی و شتەوە بزانم ئەڕوا کاریگەری باشترە بێەوە ڕێخستێکی باشتر بکە باوەڕم وایە ئەم جارە تەدەخولی دادگا بە عقارێکە ڕواکە ڕێخستنێک بکە نیمچە چاک بێنی نەک باش بێ بە تەواوەتی نیمچە باش بێ بۆ کورسی کۆتاکان ئەوش بە شێوەیەک عادیلانە ڕەنگە دابەشی بەس هیچ هەمان کێشە دووبارە ناوێتەوە ئێستا پێشتر پارتی کورسی کۆتاکانی بۆ خۆی قۆڕق کردبوون لەمە دوای کێتیژی لەم سنوورە چوار کورسەکە بۆ خۆی قۆڕق بکە نوێنەرایەتی ڕاستەقینێکە لە پێکاتەکان بسێنرێتەوە ینی هەر هەمان شت نییە ینی هەمان بەزەم جارە لە بری هێزێک دوو هێز قۆڕخیان بکات داخوات بە دڵنایەوە هەر ئەوسا چوونە گیرفانی لایەنێکەوە
بەدڵنای ئەو بن بە واتا و کورسێ کۆتانە نابن خۆیان پیان ناخۆشە و قسەیە بڵێن خۆیان پیان ناخۆشە بەڵام منی دەنگدەری کوردستانی من وەکو هاوڵاتی یەک بە دڵنیاییەوە نەک لای ئێمە لای هەموو دانیشتوانی هەرێم ئەم سەرنجە هەیە بە تەواوەتی چونکە ئێمە ئامارێکی باشی دانیشتوانمان نییە نازانی کێ کۆتایە تۆ تەماشا بکەم جالیەی کۆتانە لەسەر چه هەزێ دروستە بن لە چۆ دروستە بن لەوانەیە ئێمە بتوانین لایەندا ئێمەش بین بە کۆتا لەوانەیە وابین حتا وەکو نوکتە ئامێز بوو لەو هەڵبژاردنانەی ساڵی 2021 بوو ئەوەی بۆ کە هەڵبژاردی پێشوەختە بوو بۆ ئەنجومەنی نوێنەران کرا کورسێکی کۆتای مەسیحی هەبوو لە وابزان لە هەولێر بوو لەوێ برادەرێک دەرچوو مەسیحی بوو کۆنەشوعی بوو بە تامی لایەنێکی سیاسی تر بوو یعنی زۆر سیر بوو یعنی ئەم نەخۆشیە لە عێراقیش هەیە کە کورسی پێکاتەکان قۆڕ کرێ بۆ لایەنی سیاسی نوێنەرایەتیان نەبێ ئەمان دوو کورسی بۆ زانیاری ئەو برادەرەی چیناوی کێکردانیەکە ئەوە دوو کورسی بردبوو حەشدی تورکمانی حەشدی مەسیحیشتی شەیە بۆ زانیاری ئەوانش دەتوان دەنگی پێبن وەلەو ناوچانە توانی کورسی بەرێکەواتە بۆ زانیاری بە دڵنیاییەوە کورسی کۆتەکان فرە جەمسەر و فرەک ینی سەرنجە لەسەری بەڵام ئەو کاتە زۆرتر دەبێت کاتێ ژمارەیان زۆر بێت تۆ تەماشا بکە و ژمارە ئەگەر تەنان بە شێوەی حەسریش نەهاتووە بڵێ حەسرن لە 11 کورسیە ئەگەری هەیە لایەندا بن بە کورسی زۆرتر تۆ تەماشا بکە ئێزدی داوای کورسیەکە ئەوانیش مەسەرەن شەبەک و کاکەی و ئەوانش بەگشتی لەگەڵ ڕێزمێنی هەمویان داوای کورسی بکەن کەواتە ئێمە باوەڕم وایە لە ئایندا بەرامبەرە بینەوە بە یەکتریەوە تا 100 کورسی ئێمە کە هاوڵاتی هەرێمی کوردستان لەگەڵ 100 برادەران هەموو سپاسم کاک تۆر سەبارەت بە ئەم بڕیار ئەم دواخستنەی کۆمیسیۆن واناکە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لە مانگی دوو لە 15 دوو دوا بە خرێکاریگەرینی لەسەر ئەو پرۆسەی کە کۆمیسیۆن بۆ عملیاتی انتخابات دەینەوە باوەڕ ناکەم بەڵام پێشەوەی وەڵامی و پرسیارە بە تێر و تەسەری بدەمەوە بابێنە سەر مادەی نۆ مادەی نۆ لە یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لە مادەی نۆ ئەڵێ چی هەرێمی کوردستان داش عێراق بە یەک ناوچەی دەنگدان دادەنرێت و دابش دەکرێت بەسەر چەند مرکزێکی دەنگداندا باسی بازنەی تێدا نییە کاک تۆر هەردوو دەستەواژەکە ناوچە و این مرکز هەردوو دەستەواژەکە دەستەواژەی علمی زانستی هەڵبژاردن نین باشە لێرەدا بە پێی ئەمە هەر بە پێی ئەم مادەیە محکمەی فدراڵی محکمەی باڵای فدراڵی دەتوانێت ئەمە یەکلا کاتەوە لەسەر ئەساسی ئەوەی بەڵێ هەرێم ناوچەیەکی دەنگدانە ناوچەیەکی دەنگدانە دابش دەبێتە سەر مرکز واتە بازنە ئەوە تەرجمەکەیەتی چونکی لە عەرەبیەکەشە ئەگەر بڕواری ئەڵێ مادەی نۆ يعتبر إقليم كردستان العراق منطقة انتخابية واحدة وتقسم إلى مراكز انتخابية نالي دائرة انتخابية واحدة وناشلة حلقات انتخابية على تقسم إلى مراكز كواتا مراكز ليرة أجريكي زورية ببيت دائرة انتخابية بس خوك أكتر لهالبجارنية كم کوردستان وەکو ناوچە چوار ناوچە بەس خۆیەک بازنەوە ئێستا هەولێر ناوچەیەک بوو دۆگ ناوچەیەک سلێمانی ناوچەیەک چەمچەمان ناوچەیەک ئەو لێ کەماڵ بژاردن بەس خۆیەک بازنە بووایە یەک ناوچە بوو یەک ناوچە چوار بازنەیە بوو بەڵام ئەوان ئەو کاتە ئەم دەسەواژە زانستی و علمیانەی هەڵبژاردنیان بەکار نێناوە یاساکە بۆ چوونی بەڕێژ بەکەڵ کێوە نەماوە حەوت جاریشە مارکراوەوە کاکدان ئاماژەی کرد یاساکە جارە پێش هەموو شتێک یاساکە بەرەی کوردستانی نووسێتەوە بەرەی کوردستانی کاتێک کە یاساکەیان نووسیەوە ئەو کاتە شەرعەتی شاخیان نەبوو شەرعەتی پەرلەمانیان نەبوو کەواتە لە پەرلەمان ئەمەیان کردە ڕەشنووس بۆ یاسایەکی پەرلەمانی دوایەوە کە پەرلەمان هاتارەوە جارە پەرلەمانیش هین ئەم یاسایی دەرنەچواندووە بەرەی کوردستانی چۆن نووسێتە هەروایە هاتووە بەڵام پەرلەمان هاتووە هەمواری کردوتەوە حەوت جار هەمواری کردوتەوە کەواتە ئەمڕۆکە ئێمە وەکو بەڕێز
کاکدانا فەرمووی ئێمە پێویستمان بەوەیە کە کاتێکە دوای هەڵبژاردننی پەرلەمان کوردستان پێویستمان بەوەیە کە یاسایەکی نوێ بنووسینەوە بەڕە چاوکردنی مادە دەستوریەکانی دەستوری عراق چونکە ئێمە جارێ دەستورمان نییە لە مادەی 49 دەستوری عراقاڵەچی بۆ 100,000 دانیشتوانێک کورسێکی پەرلەمانی دەبێت ئەگەر بەم شێوەیە بێت ئەو کاتە هەرێمی کوردستان شایستەی ئەوەیە کە 62 چونکی سرژمێری هەرێمی کوردستان بە پێی داتاکانی وەزارەتی پلاندانان و تەنانەت یونامی وانە 6,280,000 کەسێکە کە دەکاتە نزیکەی 63 کورسی پرسی کۆتا چییە؟ پرسی کۆتا بۆ ئیدارەدانێکی کاتی حەسپێنەکردنی لایەنەکانە بە پەراوێزکردن ئەو پرسی کۆتا لە پەرلەمانی بەرتێنە کۆتانیە لەوێ کۆتانیە نەخێر بەڵام بۆ ژنان کاتی خۆی کۆتایاندانا تا بتوانن ڕێژەکەی بەسەرکوسان بەرحەڵ مەبەسەکە لێرە پرسی کۆتا پرسێکی کاتیە بۆ دڵنەوەییدان و بۆ ینی هێورکردنەوەی ئەو لایەنانەی کە گومانیان لە بەشی خۆیانەیە باش ئەم دانیشتانە کە دوا دەخرێن ئێستا دواخراوە بە 27 مانگ کاریگەری ناکە سەرەوەی کە لە 25/2 هەڵبژاردنەکە 25/2 ساڵی یا هەڵبژاردنەکە بەڕێوە بچێ بزان هەر بەپێی دەستور کۆمیسیۆن کاتێکە سەرۆکایەتی هەرێم بێت یا سەرۆکایەتی کۆمار داوا لە کۆمیسیۆن بکات لە ماوەی 6 ڕۆژە دەبێت کۆمیسیۆن ئامادەکاری خۆی بکات بۆ هەڵبژاردن کۆمیسیۆن ئەمە 3 مانگە ئامادەکاری خۆی کردو تەنانەت جدولی کاتی خۆشی دەستنیشان کردووە کە چۆن ئیدارە و سەرپەرشتی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بکات یعنی جدولی زەمەنی بۆ داناوە تەنانەت ڕێنمایەکانی دەرکردووە ڕێنمایی و ڕێساکانی دەرکردووە کە چۆن کاندید چی بکات و چی نەکات ینی ڕێساکانی دروست کردووە خشتەی کاتیشی داناوە لە خلالی 6 ڕۆژە ئەگەر 25 مانگ ئەگەر تۆ 27 مانگ حساب بکەین 2 ڕۆژەیەکەوێتە بەر تعتیل شو کەواتە 6 ڕۆژەکە ماوە ئەگەر لە 20 پێداوە نابێتە بەربەست ئەگەر نەخێر نابێتە بەربەست کۆمیسیۆن چونکی ئێستاکە دەستەی هەڵبژاردننی دەستەی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردننی عێراق لە هەولێر کارایە ئەم دەستەیەش هەماهەنگی لە نێوان نووسینگەکانی کۆمیسیۆنە کات کە سەر بە عێراقن دەستێکی گشتیمان هەیە عێراق بۆ کوردستان پارێزگاکە کە پێی دەوێت دەستەی هەرێمی دەستەی هەرێمی کۆمیسیۆنی عێراق کە لە هەولێرە و ئەم سێ نووسینگەیەش لەلایەکەوە بەسراوەتە بە نووسینگەی نووسمانی لەلایەکی تریشەوە وابەستەی دەستەی هەڵبژاردننی هەڵبژاردنە لە هەرێم بەڵاستەکەم کاکدانە سەبارەت بە بڕیارەکانی دادگای فیدراڵی ئەگەر ئەمەش بڕیار بدە لەسەر یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان پێشتر لەسەر خودی پەرلەمان لەسەر ئەنجومەنی پارێزگاکان وەگەر هەڵبژاردنەکەش نەکرێت بڕیاری تر بەڕێوەیە چووکەندێک پێشبین دەکەن لەبارەی حکوومەتی کاربڕێکەر سەرۆکایەتی هەرێم بڕیار بدرێت ئەگەر سکاڵا بچێتە بەردەم دادگاکە خۆ بەدڵنیاییەوە ئەو پێوترێ ئەنجومەنە هەڵبژێراوەکان ئەو ئەنجومەنە هەڵبژێراوە ناتوانین وەکو دامەزراوەی سەمیمین یاخود دایکی دامەزراوەکان لە ڕووی شەرعیەتەوەکان حکوومەت لە هەناوی ئەمانەوە دروست بۆ بەخێرەیەنی وایە یعنی هەر دەسەڵاتە تەنفیزیەکان ئێستا بۆ نمونە پارێزگار ئەنجومەنی پارێزگا هەڵێ بژێرێ بە هاوکاتە کە ئەرکێکی تەنفیزی ئەمریکا ئەوە کاتە وابزانم ئەچێ بۆ حەوت شتی بنچینەی گەورەوەکو وەرگرتنەوەی نەوت و غاز و ئاو سەرچاوانەش کە لە هەرێمی کوردستان سەنرانەوە وێ ڕای دامەزراوەکانی وەکو پەرلەمان و ئەنجومەنی پارێزگاکان و ئەوانی دیکەش کە هەندێک ڕایتریش تەمعن داعواکانی لە بەردەمی ئەوە بوو چونکە نازانستی بوون بەداخەوە پرسەکانیان مردار کردەوە وەکو پلە زانی بوو ئامادەیکەن نەخێر باش ئەوە نەبووە لایەن وشتی لە پشتەوە بووە خێرا لە پەلەپەلیا چ بوون خێراشتیان تۆمار کردبوو لەوە نەبوو ینی ئەو دۆخەکە ئێستا دروست بۆتەوە تەماشا بکەم ڕۆ ڕیزێک بڕیاری یاوەم دادگایەکێک لەوانە تایبەت بوو بە نەقابەیەکی میهەنی پیشەییەوە کە پێوترێن سندیکای پارێزەران کاکەوەکەی دادگایەکە کە وەکو محکەمێکی عادی تۆ بتوانانی جوڵەی
سکاڵای بکەی وا بخەیتە بەردەستی ئەو بەڕاستی باوەڕم وایە خەڵکێک کە مەیوز بووە لە سیستمی قەزایی لێرە زۆرتر پەنا با بۆ ئەو دامەزراوە ئەوەی کە گرنگە بەدڵنیاییەوە ئەمە خاڵێکی ترە تۆمارەکرێ لەسەر کۆی ئەو پرسانەی کە بەلای شەقامی کوردیەوە جێگیر بوون بەڵام بەدڵنیاییەوە بە بڕیاری دادوەری هەڵەوەشێنێت تۆ ئێمە شتێکمان هەیە پێوترێ لەوەی لە ڕووی زانستیەوە پێوترێ هەڵەوەشانەوەی پەرلەمانە حەلی زاتی هەیە و حەلی بڵین دەرەکی هەیە و إلى آخره بەڵام ئەوەی کە کردی زۆر سەیر بوو زۆرێک لەوکان باسییان نەکردووە لە توێژەرەوەکان پێڵەن حەلی قەزایی یعنی قەزا تۆ هەڵەوەشێنێتەوە زۆر سەیر بوو یعنی محکەمە ئیتحادی هات بە بڕیارێکم دامەزراوەی بە هەڵۆشان بەس مسمەگەر هەڵبژاردن نەکەی حکوومەتی کاربەرە کردوان هەروە بەردەوام بێت و کە کاربەرەکەش بۆ ماوەکی کاتی نییە نابێ پەرلەمان تەبێ اینجا حکوومەتی کاربەرە کردتەبێ هەردوو ڕاکە هەیە هەردوو ڕاکە هەیە من باوەڕم وایە ئەویان بەقوترە تۆ نابێ خۆ دامەزراوەکان بە تەواوەتی هەڵبژێنیتەوە تا هەمومان بخەیتە بۆشاییەکەوەی فەوزایەکی دروستکراوەوەی تر هیچ نامێنێ تۆ ناتوانانی بەدڵاییەوە وا نازانم کەس بەو دوعا بڵێ ئەمین کە تۆ هەموو ئەو دەگدو دامەزراوی کە خۆشمەوەتەوانش هەڵبژێنیتەوە کۆتایی بە هەموو شتێبێنی بە پاساویەوەی تەمەنی یاسایی کاربەڕێکەرەکان دیاری کراوە. بەڵێ سوپاسم کاکتۆر سەبارەت بەوەی کاریگەری ئەم سکاڵایانە بۆ هەڵبژاردننی داهات و کاریگەرەکەی سێ بە کورتی بەوە پێت وایە لەمە دووە پێشتر پارتی لە پەرلەمان زۆری نەبوو ئەرکاتە ویست بە 57 کورسی دەیتوانی یاساکان تێپەڕێنێ دانیشتەکانی پەرلەمان بتەنێ لەمە و ئەمە لە دەستدا لەمەوە دووە ئەلبەتە کاریگەرەکانی دوو بەشن ئەرێنی و نەرێنی کاریگەری ئەرێنەکانی ئەوەیە کە بەڵێ پێش هەموو شتێک کارتی بایۆمەتری بەکاردێنرێت باشە کە ڕێگای دەستێوەردانی تەزویر بەرتەسکە کاتەوە باشە ڕێگای ساختەکاری بەرتەسکە کاتەوە دووەم هەنگاوێکدانێ بۆ ڕێزگرتن لە دامەزراوەکانی هەرێم لە کاتی خۆیدا هەڵبژاردن بکرێت لە کاتی خۆیدا هەڵبژاردن بکرێت چونکی نەنگیەکی زۆر زەق و ناشرینە بۆ سەرۆکی هەرێم سێ جار مەرسوم دەرکات و مەرسومەکانی جێبەجێ نەکرێت ڕێزی لێ نەگیرێت زۆر نەنگیەکی زۆر ناشرینە ئەمە خۆی لە خۆیدا ینی پرچی تەنانەت دەسەڵاتی سەرۆکی هەرێم دەخاتە ژێر پرسیارەوە ئەگەر پارتی وە یاخود هەر لایەنێکی تر هەوڵی ئەوە بدات کە تەگەرەوە یاخود کێشە بۆ بڕیاری دادگای فدراڵی باڵا دروست بکات نەنگەکە بۆ خۆی دەگەڕێتەوە چونکی ئێستا کە سەرۆکی هەرێم کێ سەر بە پارتی باش نەخشەی سیاسی دەگۆڕێ ئێستا پارتی لەمە دووە زۆرنی لەسدا وەکو کورسی ناو پەرلەمان کە پێشتر بە پێکاتەکان بۆ ئەندێک حاڵەت مسەوگەری دەکرد ئێمە لە عێراق ئاژین عێراقیش هەموو ئەگەرەکانی تیا هەیە هەموو ئەگەرەکانی تیا هەیە مەسەلا ئەوەی عرفە حکوومەتی کاربەڕێکرد تەمەنی لە 6 مانگ زیاتر نییە بەڵام ئەوە ئاگاداری مەسەلا حکوومەتەکەی مستەفا کازمی لە ساڵی تێپەڕان ئەوەی هەرێمیش ساڵی تێپەڕان بۆیە ئەمە نەنگی و شەرمەزاریە نەک تەنها لە ناو هاوڵاتانی کوردستان و عێراق بەڵکو لە نێو دەوڵەتیشە ئەوسم بۆ بەشکاری کە کۆمیسیۆن کردبووی لەمەودا پارتی دەسەڵاتدار دەتوانن زۆری نەبن لە ناو پەرلەمان پارتی بە ئاسانی ناتوانێت ئەوەی بۆ بچێتە سەر کە پێشتر بۆ چوو بۆ سەر بە ئاسانی ناتوانێت چونکی وەرە ژمارەکانیش ئەگەر کۆیان کەیتەوە کۆی ژمارەکان دەکاتە 59 ئەگەر لە سەداسەتی هەولێر و دۆک بەرێت لە سەداسەتی هەولێر و دۆک باتەوە ئەکاتە 59 کە ئەمە مەحاڵە بۆ لە هەولێر لایەنەکانی تر دەنگدەریان هەیە لایەنێکم لەو 34 کورسی لە باشترین حاڵەتە پارتی ئەتوانێت 20 کورسی بێنێ لە دوهۆکیش لە باشترین حاڵەتە ئەتوانێت با بڵێن 20 کورسی بێنێەوە 40 کورسی لە 140 دەسەکەوێت نەک لە 151 سوپاس دەکەم کاکتانە بە کورتی پێ دوای هەڵبژاردنەکە بەم شکڵێک کە کۆمیسیۆن پێشنهازی کرد و گۆڕانکاری بەدوای خۆی دادنێت هەر بە دڵنیاییەوە ئەوەی پێڵێن نەخشەی سیاسی دامەزراوەکە هەر هەڵبژاردنەکە بە میکانیزمی خۆی بەڵام ئەگەر چی ئێمە ئێستا نەچوێنێتە ناو ژینگەی هەڵبژاردنەوە تۆ تەماشا بکە خەڵک زۆر ماندووە پرسەکانی تایبەتمەند بە هەڵبژاردنەوە زۆر بۆتە پرسی سانەوی یعنی زۆر هاوکێشەکانی واتە شتی تر بوون بە ئەولەویاتی خەڵک هەمووی تەواوە بەڵام باوەڕم وایە کە گەمەکە گەرمە بێ دەنگدەریش ئەوەش کە بڕیاری یاوە جۆرێک بڕیار وەربگرێ ئەوژێتەوە ناو ساحەکە کەمینەکانیان بچووکەکانی شەوانی کە بچووکن کەمینە بۆوان نابێ قوارە بچووکەکانی دەتوانن جۆرتر ململانێ بکەن باوەڕم وایە لە ئایندا جۆرێک گۆڕانکاریە بێ بەس گەورە نابێت
ئەگەر مۆڵەتە بە پرسێکی زۆر گرنگ هەیە لە یەک خولەکە کورتیکەمەوە ئەمڕۆکە کۆمسیۆن ژمارەی بڵاوکردنەوەی کارتی بایۆمەتری بەسەر دەنگدەرانە بڵاو کردەوە ئەگەر بڕوانیتە خشتەکە دەبینی کەرکووک سێم پارێزگایە دوای بەغا و مووسڵ لە وەرگرتنەوەی کات لە وەرگرتنەوەی 29,000 و نزیکەی 30,000 کارتی وەرگیراوە لە ماوەی هەفتەیەکە ئەمە کارێکی دڵخۆشکەرە و هیوادارم ئەم پەیامم بۆ دەنگدەرانە هیوادارم بە زووترین کات ئەوانەی کارتی دەنگدانی خۆیان وەرنەکردووە بڕۆن کارتی بایۆمەتری دەنگدانی خۆیان وەرگن چ لە کەرکووک و تەنانەت لە هەرێمیشە ساڵی گۆڕانکاری دەبێت بێگومان ساڵی گۆڕانکاری دەبێت بەڵام گۆڕانکاری ڕیشەی نییە گۆڕانکاریەکی ئەرێنیە هیوادارین کە بتوانین ئەم گۆڕانکاری ئەرێنیە ببێتە بناغا بۆ گۆڕانکاری ڕیشەی و لابردنی دەسەڵاتی ستەمکار لە هەرێم بەو ژمارەی خێرا بڵێم بۆتان باش یەک دیێڕژەوەی ژمارەی بە پێ و ئامارەی داتایە کە بۆ دانیشتوانی هەرێم کراوە 6,556,752 ئەوە کۆی ئەوەکان ئەمە ئەوانەی کە توانن دەنگ بن ژمارە ئەوانەی دەنگدەرانن لە هەرێمی کوردستان ژمارەکە فەرقەکە ژمارەیان بریتە لە 3,641,556 دەنگدەر ئەوانە بە گشتی ئەوانەی کە تەمەنی دەنگدانیان سپاس بۆ هەڵباتان دکتۆر سعید کاکەی کاکتانەدارە سوپاسان دەکەم زۆر سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ ئەو کارانە خواتان